نەبوونی هۆشیاری پێش هاوسەرگیری بە هۆکاری سەرەکی بەرزی ڕێژەی تەلاق دادەنرێت. لە ئێسادا کوڕوکشی گەنج بەر لەوەی بڕۆنا پرۆسی هاوسەرگیریەوە دەبێت 3 کاتژمێر خولی هۆشیاری ژیانی هاوسەرگیری ببینن. بەڵام ئەم دوو تازە هاوسەرە دەڵێن دەبێت کاتی خولەکان زیاد بکرێت و ژمارە و ئاستیوانەکانیش بەرز بکرێتەوە. زۆر گرنگە، زۆر پێویستە پێش ئەوەی هاوسەران بچنە ژیانی هاوسەرگیریەوانێ ئەم خولانیان بۆ بکرێتەوانێ و دەستخۆشی لە حکومەت ئەکەین تا حدێک خولێگە کاتوانێ پێش ئەوەی تۆ فاسی خوێنەکە وەرگیت و ئەمەد بۆ ئەکا بەس کەمە داواکانی زیاتریکە و کەسی چاکتر و باشتریش بێنێتە پێشەوانی بۆ ئەوی دەرسەکان پێشکەش بکات. بەڕاستی زۆر گرنگە، زۆر پێویستە کە ئەمانە هەبێت لەبەرەوەی هەر ترسێک هەر کێشێک هەبێت کە بیری لە بکەنەوانێ تا حدێک چارەسەری پێ ئەبێت بۆ بەجێگانی ئەو ئیشانە. خۆی زۆر گرنگە پێش زەواج ئەو دەورەی کە حکومت 3 ساعاتێکە پێما بێ ئیکاتەوە ناو زۆر کەمە تۆ بیکە بە 3 ڕۆژ یان زیاتر بە لە ڕۆژێکا 6 ساعات بێ بۆی ینی خەزانەکان زیاتر سوودی لەوە بگرن. مافراسێکیش دەخل لەوە دەکاتەوە جیا لە حکومەت دەبێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش ڕۆڵی سەرەکی لە هۆشیارکردنەوە و پێدانی زانیاری بۆ کەسانە بگێڕن کە دەچنە نێو ژیانی هاوسەرگیریەوە. لە میانەی ئەو هەموو جیابوونەوانەی کە ئێمە بینیومانە هەیە کە ژمارەکە زۆرە و ژماری زۆر مەترسیدار هەیە لە هەرێمی کوردستانە. بە قەناعەتی شەخسی خۆم ئەگەر زۆرێک لەو خێزانانە دوو کەسی سەرکەوتوو بتوانێت خزمەتی ئەو خێزانانە بکە و بتوانێت ڕۆشنبیریان بکە و قسەیەکی خێر بخاتە بینیانەوە قسەیەکی خێریان بۆ بکە بە جددی ینی ئەو ڕێژەی تەلاق و جیابوونەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانایە زۆر کەمەکە. بەداخەوە بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان لە ساڵانی ڕابردووە ژێبنارەکە کەم بوو ئێستا زۆر زیایی کردووە. بەپێی دوای نامارکە بڵاو کراوەتەوە لە ساڵی 2017 لە هەرێمی کوردستان 5729 جیابوونەوەی هاوسەران تۆمار کراوە. بەڵام تەنها لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا 5088 هاوسەر لە یەک جیابوونەتەوە. بەمەش ڕێژەی جیابوونەوە بە نزیکەی لە 100% زیادی کردووە کە بەرفراوانی تۆڕە کۆمەڵایەتەکان و نەبوونی هۆشیاری پێویست بۆ لێکتێگەیشتنی هاوسەران بە هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی ڕێژەی جیابوونەوە لە نێوان هاوسەران دادەنرێت کە زۆرینەی جیابوونەوەکان لە یەکەم ساڵی هاوسەرگیریدایە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.